بەشی بایۆلۆجی لە کۆلێژی پەروەردە زانکۆڵاین پارالێلی چەندە؟ لەگەڵمان بن بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە. سڵاوتان لێبێ ئەزیزانی من سرود خورشید فەرمانبەر لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین. لەم ڤیددیۆیەدا باسی بەشی بایۆلۆجی لە کۆلێژی پەروەردە ئەکەین بۆ ساڵی خوێندنی 2021-2022. ئەزیزانم دەرچووی ئەم بەشە ئەبێت بە مامۆستای ئەحیا لە پۆلی 10-11-12 بۆ ئەوەی بزانن کۆنمرەکانی چۆنە لە شار و شارۆچکەکانی هەرێم لە زانکۆکانی هەرێمی کوردستانە کۆنمرەی چەندی وەرگرتووە. بینەری ڤیددیۆکەمان بن تاوەکو وەڵام وەربگرن. سوپاس بۆ لایک بۆ کۆمنت بۆ سەبسکرایبکردنی کەناڵەکەمان. دەستان خۆش بێ، هیوامان سەرکەوتنتانە.